سڵاوی خواتان لێوێ هاوڕێیان خۆشحاڵم کە بتوانم هەندێک زانیاری ئەم پێ ببەخشم خۆشحاڵە بم. ئەویش چۆنێتی دۆزینەوەی سێرڤەر واتە هاک لە کۆمپیوتەرەکەمان و هەروە سڕینەوەی بۆ هەتاتا سەرەتا بۆی بزانین سورعەی کۆمپیوتەرەکەمان چەندە چینە سەر توڵبار و پاشان ستارتان سگمەنیزەر دەکەینەوە لە پێرفۆرمەنسی سێری CPU-ەکەمان دەکەین دەبینی 57 بەرە زیاکە ئەگەر ئەمە هاکی تیا بێت دڵنیا بن ئاوڕێیان کە لە 100 منەوە زیاد دەکات، یعنی بە شێوەیەکی بەچاو پرۆسەسەری کۆمپیوتەرەکەمان خاوە بێتەوە، زۆر خاوە بێ کۆمپیوتەرەکە. ئەویش سەرەتا دەچینە ڕەن و بۆ بینی بزانین کە سێرڤەری تیایە یانە ڕەن دەکەینەوە دەنووسین MSCON-FIG ئۆکەی دەکەی پاشان ئەم بۆکسان بۆکرێتەوە پاشان لەسەر ستارت ئەپ دەبینی چەند بەرنامەیەکی تایە کە خودکارانە کار دەکات لەگەڵکردنی پیسەکەمان یاخود کۆمپیوتەرەکەمان ئیش دەکات. ئەمە ئەگەر لینکی هاکیە سێڤەرمان داگرت بێ بە لینکرد لە فەیسبوک بێ یاخود لە هەر شتێکی ترەوە بێ کە داماگرت بێ لێرە پیشانی دەدات و ئینەیبڵە. ئەگەر بیشمان لەسەر بۆ نمونە بەرنامە بێتێ دیسەبڵیکەی بە کلیکردن و سەحەکە لا بیت و دیسەبڵیکی پاشان ئەپلایکەوە لا دەچێت. بەڵام ئەوگەر سێرڤەر بێ سێرڤەریش نووسراوە هەنی نووسراوە کە بەڕاستی ناخوێتەوە دەریشە نووسراوە نایناسین یانی شتێکی ناسراونی بەرنامەیەکی تایبەت نییە لە ناسراوە بشتا بۆیەتر ئەمە شکی هاکی لەکرێت بە هیچ شتێدا ناچێت لێرە بە ئاپلای و ڕیستارتکردن بە هیچ شتێدا ناچێت. تەنها دوو ڕێگا هەیە بۆ لاوردنی ئەوش فۆرماتکردن یاخود سیستەم ڕیستۆری بەم شێوە کراوەیان سیستەم ڕیستۆری لە ستارت بۆ دوای پێڕین سیستەم ڕیستۆری ئەوەتانێت سیستەم ڕیستۆری پاشان ئەمە دەکرێتەوە پاشان ئەڵێ گەمە یەکەم هیزنیە بۆ گەڕانەوەی سیستەم ڕیستۆریەکە خۆمنداوە پێشتر ئەو جۆمان چوز دیفرنت ریستۆر پۆینت پاشان نێکست دەکەێت ئەو خاڵە هەڵەبژێری کە کۆمپیوتەرەکەمان تایە باش بوو ینی سێرڤەر وشتی نەبووە پاشان نێکست دەکەیت و پاشان فنیش کاتی هەڵبوون دەبینی کە بڕێتەوە سەر هەمان شت میسکۆنۆفیک و ستارت ئەتەبەکە ئەو شتانی تیانەماوە کە پەیوەندی بە هاکەوەیەوە و نەناسراوە ڕێزم قوبڵ کەم داوا لێبوو نەکەم لام کوردکەم کوتی و زۆر سپاس.